ئەمەی کە هەیە ئەمە شەوی ڕابردوو فیستیڤاڵی باڵۆن لە پارکی هەواری شار بەڕێوەچوو تیایدا بە سەدان باڵۆن لەلایەن هاوڵاتیانەوە ئاواتەکانیان نێردرا بەرەو ئاسمان بەڵام دوای کاگرەکەی کوژێتەوە حتممە نەکرێتە خوارەوە بەم شێوازە بە سوتاوی بۆ یەکەوتۆتە سەر لقی درەختەکان و ئەمە دیمەنەکانن کە کەوتۆتە یەشێک لە باخەکانی تەنیشتی ئەو گۆڕەپانی کە فیستیڤاڵەکەی تیابات جابگەێنرا بەڵام ئەو لایەنی کە ئەم بابەتی بەنجەم گەیان و هەڵەساو پاکردنەوەی ئەم جێگایە بەڵام ئەو لایەن پاکردوێتەوە شوێنەکەی کارگەی تاکراوە بەڵام ئێرە بەم شێوازە بەجێڵرام كنت والله لا والله بس